درباره افشار 316 روش دنابرا چکدارن حماس نزدیک 20 ساله که هفته اکتبر هیانها بردوامن سرباری صدان هزاران قربانی و مالویرانی دنابچه 40,000 کشته و زیاتر ل 85,000 بریندار بجگل ویرانکاری تواوی غزه بزن در انجام دچی میکنن و مشاره دیگر برای سلیمان بشارت ریوبر سنتر ایبوس بو وکولین و شارازای کاروبار فلسطین و اسرائیل لرام الله گوتو بیش دیکن برس بشارت تو بخیراتی شبو کردستان 24 وکن هم آماشه پیکر پشتی در بازبونا 316 روزان شر و مالویرانی و قربانی کازور ده نافچه دا پیش بینی دیکن کو آگر بستک ده نافبرا حماس و اسرائیل بکه و هوله سڵاو لە تۆ و لە بەڕێزان تەماشاکارانی تەلەڤیزیۆن پێمان وایە کە ئەوەی پێیوەستی بە هەوڵە سیاسی و دڵماسەکانەوە هەیە بەتابەت لە چاوپێکەوتنەکانی دەوحا و یان دواتر کە سبەش بەڕێوە دەچن لە قاهێرە تا ئێستا هەڵوێستی ئیسرائیل لەسەر ئەو خاڵانە پێداگرە کە بینێتەنەوە ئاماژان پێدەکات لە لایەکی دیکە کە زۆر ڕوونە لایەنی ئەمریکی هەوڵی زۆری داوە فشار بخاتە سەر ئیسرائیل بۆ ئەوەی بتوانرێت ئەوە بێت ئارەوە بەڵام ئیدارەی ئەمریکا نەیتوانیوە لەوەدا سەرکەوتوو بێت و ئەمریکا دیارزیاتر بەولانەدا ڕۆیشتووە و ئیدارەی ئەمریکا هەوڵ دەدات بەشێک لە شێوەکان ئەو فشارە بخاتە سەر حەماس و بەرگری ئیسرائیل بۆ ئەوەی ئەو خاڵانەی ئەمریکا لە بەرچاو بگرن لە چاو پێکەوتنەکان و ڕکۆبوونەکانی داهاتوو و خاڵێکی دیکە هەیە کە ئیشکالەتێکی زۆری دروست کرد و ئەویش بابەتی زۆر هەن لەوانە ڕەتکردنەوەی ئیسرائیل تا ئێستاش بۆ کشانەوە لە هەردوو لە فیلادەلفیا و لە ڕێڕەوەکانی تریش لە غەزەن کە ئەمە بەردەوامی بە بوونی سەرباز و داگیرکاری ئیسرائیل دەدات بابەتێکی دیکە پەیوەندیدارە بە داگیرکاری ئیسرائیلی ئەویش ڕاگرتنی جەنگێکی تەواوە تا ئێستا ئەوە ڕەت کردوێتەوە باس لە ئاڵوگۆڕی بەندکراوان دەکات و جەنگیش بەردەوامە و بەردەوام بۆتەوە و دەستی پێکردێتەوە شەرتێکی دیکەش ئەوەیە کە ئەویش ئازاد نەکردنی بەندەکانی فەڵەستینە هەروەها ڤیتۆش لەسەر هەندێک ناو هەیە واتە ڕەتی دەکەن هەندێک لەو ناوانە ئازاد بکەن هەموو ئەو مەرجانە لایەنی بەرگری فەڵەستینی بەسەندیان ناکەن کە ڕوونە تا ئێستاش هیچ ئاماژەیەکی ئەرێنی لە ئارادانیە بۆ ئاگر بەس لە قۆناغا زۆر باشە بەڕێز بەشارەت با هەموو ئەگەرەکان لەبەر چاو بگرین ئەگەری وەستاندنی جەنگ وەستاندنی شەڕ لە نێوان حەماس و ئیسرائیل بەڵام پرسیار ئەمەیە ئەگەر شەڕەکە وەستا لەم شەڕەدا کێ براوەیە و کێ دۆڕاو لەم گەڕی بەرێکەوتنانە و ڕوبەڕووبوونەوانی نێوان فەڵەستینی و ئیسرائیلەکان ناتوانرێت باس لە بردنەوەی تاو بکرێت ئیسرائیل و بەپێی دنیابینی خۆی لەلایەنی ئەمنی و سەربازی نەیتوانیوە بە تەواوی ئەو بەرەی جەنگ و شەڕانێک لای بکاتەوە ئەمە لە مێژوودا درێژترین جەنگە کە ڕوبەڕووی بەرگری فەڵەستینی دەبێتەوە تا ئێستا ئەو ئامانجانەی نەپێکاوە کە نیازیان بووە لە دەست پێ لە بەرامبەریشدا بەرگری فەڵەستینیش کە لەسەر زەوی دەبین بەرگری دەکەن و توانستێکی باشیان هەیە لە ڕێگریکردن و وەستان لە بەردەم سوپای ئیسرائیلی چەندین کەمین و بەرپەرزدانەوەیان هەبووە واتە ئەو جەنگە ناکرێت تیایدا باس لە بردنەوە بکرێت و دەکرێت لێرەدا باس لە ئەو خاڵانە بکرێت کە تیایدا هەر لایەنێک لەلایەنەکان بەدەستیان هێناوە و دواتریش ڕوونە تا ئەم ساتە
ناتوانرێت بگوترێت و ڕەنگە ئێستا پێویست بکات زیاتر داساندن و داڕشتنەوەی ئەو ئامانجانە باز بکرێت کە پەیوەندیدارن نەک تەنیا لەلایەنی فەڵەستینی بەڵکو ئێستا پەیوەندیدارن بە هاوکێشەی هەرێمی نەک تەنیا فەڵەستینی ئەو پێشم وایە کە زۆر ڕوونە ئیسرائیل کە ئێستا پێی وایە توانستی ئەوەی نییە ئامانجەکان و سەرکەوتنی گەورە بەدەست بهێنێت ئێستا زیاتر و زیاتر پشت بە ئەمریکا لە بەسەد و فشاری لێ دەکات. باشە بەڕێز بەشارەت کوشتنە ئیسماعیل هەنیە هەوڵن دیبلۆماسی بۆ دروستکردنا ئاگربەستێ دنابەرە حەماس و ئیسرائیلێدا ئاسانتر کردێ یان زەحمەتتر بووە؟ بەڵێ بە بۆچوونی من پێم وایە کوشتنی سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس و سەرکردەی حیزب اللهش بە هەمان شێوە پێم وایە کاریگەریان هەبووە کاریگەری گەوران هەبووە لەسەر ئەو دەرهاویشت و ڕوانینە جوگرافیانەی کە لەسەر بارودۆخەکە هەن بە تایبەت تێکشکانی ئەو خاڵە سوورانە کە ئیسرائیل ئەنجامی داوە و بردومانکردن و کردن ئامانجی و لە تەهران و شتریش لە لوبنان و لە هەمان کات خاڵی سووری زیاتر و هێڵی سووری زیاتری بەزاندووە ئەویش ئەوەیە کە سەرکردەی سیاسی و هەرەمی سیاسی لوتکە هەرەمی سیاسی حەماسی کردوتە ئامانج ئەو کەسایەتەی کە دەیتوانی لە هەنگاوەکانی داهاتوو وەکو لێڤەگەڕی سیاسی بۆی بگەڕێنەوە ئیسرائیل ویستوێتی کە ئەو دیمەنەی کە هەیە ئاڵۆستر بکات بەتایبەت ئەوەی پەیوەندی بە هەڵوێستی نێوەخۆی ئیسرائیلیەوە هەیە لە بەردەوامی پێدانی جەنگ ئەوەشی پێوەستە بە بارودۆخ و ئاڵۆزی ئەو بارودۆخە دەکرێت دەرهاویشتە و ڕوانینی هەرێمیش هەبن کە لە هەمان کات ئەمریکاش لە مەترسی ئەو هەڵس و کەوتە تێدەگات ئیسرائیل ناتوانێت بەبێ ئاگایی ئەمریکا و جۆرەکردانە ئەنجام بدات بەڵام لە کۆتاییدا ئەمریکا لەوە شتێ دەگات کە ئیسرائیل لە هەڵوێستەکانی لەو مامەڵانەشی کە هەیبوون و بەرجەستەی کردوون ڕەنگە بەرە و وروژاندنی ڕوبەڕبوونەوەکان پەل بەهاوێژێت و تەنانەت ڕوبەڕبوونەوەکان بە وڵاتی دیکە هەرێمی پەل بەهاوێژن کە ئەو شتێ ئەمریکا لێی دەترسێت بەتایبەت کە کاریگەری لەسەر دوو پرس دەوێت پرسی لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە و لە هەمان کات بابەتی دومیش ئەمریکا ئێستا پێشبینی و چاڕوانی هەڵبژاردننی داهاتوو دەکات کەمەش کێشەیەکی مەزنە لە ئاستینی و خۆی ئەمریکا. زۆر باشە زۆر بەڕێز سولێمان بەشارەت بەڕێوەبەری سنتەری یەبوس بۆ توێژینەوە شارەزای کاروباری فەڵەستین و ئیسرائیل ڕاستەوخۆ لە ڕامەڵاوە لەگەڵمان بووین. سوپاس بوویەوە شەوتان باش.